ئەمە وێنەی ڕێبوار و سەلوەیە، ئەو دایک و باوکەی کە بۆ باشترکردنی گوزەرانی خۆیان و منداڵەکانیان ڕێگای بولگاریایان بەرەو ئەوروپا گرتە بەر. بەڵام هاوشێوەی چیرۆکە تراژیدیەکانی تری کۆچبەران مەرگ ڕێگەی پێ نەدان، ئاواتەکانیان بەهێن نەدی. ئەوەی تراژیدیای ئەو خێزانە لەوانی تر زیاد دەکاتەوە ئەوەیە کە ئەمان لە دەریای ئیجا یان لە بارهەڵگرێکی کەپسدا نەخنکان، بەڵکو سەرما و سۆڵە و بەفری ڕێگای وڵاتی بولگاریا ڕقی کردنەوە. ئەو خێزانە و ژمارەیە خێزانی تر لە ڕۆژی 2 ئەم مانگە لە هەولێرەوە بەرەو تورکیا و لەوێشەوە بەرە بولگاریا بەڕێکەوتن و دوای 5 ڕۆژ هیچ پەیوەندیشیان بە کەسوکاریانەوە نەما. ئەو دوای 5 ڕۆژ تەنگاو بینەمە زۆر ئەم لەستام لە یعنی تەحملم نەکرد، چوومە تورکیا، چوومە قازاقچیەکان دانیشتم، گوتم کاکە ئەوانە سۆراغیان نییە، هیچیان نییە. 2 ڕۆژ پاشەنجی تەلەفۆنێکم لەوە هات لە بولغاریای خێزانی کوڕەپلکەکەم بوو، گوتی جەلیل ئەتو لە چێ؟ مش گوتم لە تورکیایمە. گوتی قازاقچیەکان لەکنە؟ مش گوتم ئالۆ چ بووە؟ گوتی وەڵا براژنەکەت مردیە و براوشت و ئەگەی مێردەکەم دەگا کوڕەپلکەکەم، بەڵکیوانش هەردووچیان لە ئەوەی بەجێماینە. یەکێک لەو کەسانەی کە لەو ڕووداوەدا ڕزگاری بووە باز لەوە دەکات کە قاچاقچەکان پێیان وتون تەنها یەک چارێک بەڕێگا دەڕۆن، بەڵام ئەوان دووشە و بەڕێگاوە بوون. لە خێزانەکەدا دایک و باوکەکە لەسەرمان ڕق بوونەتەوە و 4 منداڵەکەشیان کە لەگەڵیاندا بوون ڕزگاریان بووە و نەگەڕاونەتەوە کوردستان. بەخۆ بە کوڕەپلشیان سەرخۆی کرد بدەنا بە فرێ هەردوو کڕق بوون، قاچاقچی لا قاری بەرە لاکە بوون گۆت بووەتە ڕێتەوە تا دڵ خۆ بڕۆنە ئادانی گۆتیانە هەندەنە بێ ها دەگەنێ گوتی هەڕۆیشتن کەس نەگەیشتە ئادانی بەفر دەهاتە خوارێ هەچاوت کۆرە بابت گوت با بەفرە بەڕۆن لە خۆنانی ببەن هەی خوا کۆرە وکە ئەم درو هاتووە لە ئەو مارمندارێ بکەن ئەو مارمدارە هۆ بە فەوتێنن. لە ئێستادا تەرمی ڕێبوار و کوڕی پووری هێنراونەتەوە، بەڵام تەرمی خێزانەکەی ڕێبوار کە ناوی سەلوەیە لە بولگاریا ماوەتەوە و دایکشی داوا لەلایەنە پەیوەندیدارەکانی هەرێم دەکات کە تەرمی کچەکەی بۆ بگەڕێنەوە چونکە خەرجی هێنانەوەی تەرمەکەیان نییە. ئەدی گوتم مەڕۆن، گوتیان ناوەڵا قاچاقچی ئەمە دەبەناتە سەعدودی 2 سعات دەمینێ ئەویش لە پشت سەیتەرەکەی دەسوڕێن ڕازەگەینە ئەو جێ خۆمان. من داریان لێ دزی قاچاقچی ئەوانیان لێ کرد ئەزیەتیدان نەخۆ ئەوان کە دێنە خوارێ لە مەشعی گوتیان بابە ئەو جێ ناخۆشە ئەمە دەچینەوە دەمان سیان لەسەر ڕاگرتن گوتیان دەبی بڕۆ نای بگەڕێنەوە. داواکاری مەکسەکەم بێتەوە لەوێ ئەگەر حکومەت شتێکمان لۆ بکە. ڕێبوار دوای ئەوەی بڕیاری کۆچکردنی دابوو بۆ ئەوروپا خانووەکەی لە کۆمەڵگەی شاوێتی سەربەشاری هەولێر فرۆشت بە وتەی هاوسەری کوڕەپوورەکەی ڕێبوار کە ئەویش ڕزگاری بووە و لە بولگاریا لەگەڵ منداڵەکانی ڕێبوار داماوەتەوە. لە سەرجەم ئەو کەسانەی کە بەپێی بەرەو بولگاریا ڕۆیشتون تەنها خۆی و 4 منداڵەکەی ڕێبوار ڕزگاریان بووە و ئەوانی تر سەرجەمیان لە سەرماندا ڕق بوونەتەوە. لە ئێستادا ڕێبوار تەنها شت کە مابێتەوە لە موڵکی ئۆتۆمبیلەکەیەتی وەکە سوکارەکەی دەڵێن نرخەکەی لە 4,000 دۆلار تێناپەڕێت. ئومێد سۆمانی، NRT، کۆمەڵگەی شاوێت سەر بە پارێزگای هەولێر.